لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لەبێت ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان نابن. نامەت ئامادە کردو بۆ جەژن؟ نامە نەوەڵا ناوەڵا ئەی چی ئەو گۆری وشتە فرۆشم من نامی چی سەلانی خەڵکەکەی وەڵی بەتەمان بەس منە بێت 12 شەو یەکی شەو بڕۆمەوە ئەبێت تاوەکو خۆ دەشۆیتەوە بێوە 2-3 شەو بەیانی بە لە قابێ خەبەرم کەنەوە. بۆچی ئێمە واماناتەوە بە تەنها نامەیەک؟ بۆچی ئەوەی زیات کەوتە سەر مەشغەڵەتی ژیان هەیە خەڵکەکە زۆر بووە کەسەکان زۆر ئەڵێ زۆر جار ئەزڵێ فریان ناکۆم ئەوسا خەڵک کەم بوو یان ئەوسا خەڵک نەبوو بۆیە خەڵک سەردانێکتریەکە ناگاتەوە بۆ ئێستا خەڵکەکە بڵێ مەشغەڵەتی زیاتر کەسەکان زۆرتر بوون جا چۆن باری کۆمەڵایەتەکە تۆزە قورستەوە خەڵکەکان بە زۆری هەنێکیان لە ماڵ و دانیشتیان تا حەدێک وای لێ هاتووەڵێ هەتا فڵان کەس نییە بۆ لا من ناچم بۆ لای ناوە بە جەژنە پیرۆزە ئاها لەم بەیلەکەمە نەخێر ڕۆشم بۆ نییە نام ئەگە بۆ مەسەن کەسێ نامی بۆ ناردی تۆش جەژنە پیرۆزەلیەکی ئەنووسی چی بووی؟ شعر ئەنووسیان ئەنووسی بەتەنها جەژنە پیرۆز؟ نا حەزم لە جەژنە پیرۆزە نییە طبیعی جەژنە پیرۆز بێت و لە خۆت و لە عایلەکەت و تەواو. ئەنووسی جەژنە پیرۆز؟ بەڵام زۆر چاکە. ئێمە ڕوبەڕوو بێتەڵێن جەژنە پیرۆز بێت. زۆر سپاس. وتمان ئەمڕۆ جوانترین نامە هەڵەبژێرین کە بزانین چ نامەیەک جوانترین نامی جەژنە پیرۆزەیە. بەداخەوە زۆربەی زۆرمان واز دەکەین کاتێک کە بە سادی قسە ناکەین ئەمە جوانترین قسەیە. یاخود کاتێک کە شعر یاخود فەنتازیا ئەخێنێ ناو قسەکانمانەوە سەکەین باشترین شتە. بەڵام ڕەنگە سادی جوانترین شت بێ کە کاتێک قسە لەگەڵ کەسێکاکەی یاخود بەرنامەیەک پێشکەشەکەی یاخود نامەیەک ئەنێری بۆ کەسێک بووی کەسەکە لێ تێوگات. ئەم هاوڕێمان ئەڵێ بەتەنها ئەنووسم جەژنتان پیرۆز بێت. ئێمە لەم بەرنامەیە ئەوەی کە هەڵمامژار جوانترین نامەی بەڕێزە بوو کە بەتەنها جەژنە پیرۆز بێ نامی سادە بوو. دەست خۆش بێ جەژنە پیرۆز بێ لای بەڕێز تابگەخان بوو بە خاوەنی جوانترین نامە. ئێمە هیچ خەڵاتێکمان نییە بین بەم هاوڕێمان بەتەنها ئەو خەڵاتی ئێمەیە کە بەنامە پێشکەشەکەین و پێدەڵێن جەژنە پیرۆز لە خۆشتان پیرۆز بێ نامتان مەمنون زۆر سپاس خەڵەکە. ئێمە جوانترین نامە هەڵەبژێرین. جوانترین نامە هەڵەبژێرین. خۆش بێتە؟ ناوەڵا. ئەگە تۆ بینێری تا و نامەکەی ئامادەکات چی ئەنێری ئەنووسی جەژنە پیرۆز بە یاخو شعرێک؟ جەژنە پیرۆز بێ و تا بەس ئەوەنە؟ بەڵێ. بۆ خوێنەوە بۆت ئەنێرم ناسکترین پیرۆزبایی ساتەکانت هەر جەژن بێت تا کۆتایی تکایە لێم قوبڵ کە ئەم موشانە کە بۆم ناردی لە جیاتی نقڵ و جەژنانە. ئەم نامێت تۆ ئەنێریتەوە بۆ هاوڕەکانت؟ بەڵێ. زۆر چاکە. ئێمە لەم شەوە جوانترین نامە هەڵەبژێرین لە بەرنامەکەی خۆمانە. کامە جوانترین نامی جەژنە پیرۆزەیە؟ لێو ناشارمەوەی ماگەڕێین بە دوای وشەیەکی سادەیە. هاوڕێکی ترمان کەسێکی تر ئەمان شتی هەبوو کە وتی بەتەنها نووسم جەژنە پیرۆز بێ لای ئەمە جوانترین نامە بوو. ئەمەی تۆش جوانترین نامە بوو؟ زۆر جوانتر. پیرۆزبایی لێ یەکەین بۆی کە جوانترین نامەت هەڵبژاردووە. ئەمەی تۆ ناکاتەوەی کە ناشین بێ نامەکەت بەڵام ئەمە گەڕێین بە دوای وشەیەکی سادەیە. چاوەکەمیت. بەڵام ئەمە هیچ خەڵاتێکمان نییە بەتەنهاڵین جەژنتان پیرۆز بێت. جەژنتان پیرۆز بێت گەردن بەرنامەی خۆشتان پێشکەشەکەین. تاو کاتە بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێک تێبین و خواتان لەگەڵ.